بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت لە دوای جێبەجێکردنی بەشێک لە بەندەکانی ڕێکەوتننامەی واشنتۆنی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەردوو پارت پاش ماوەیەکی زۆر دابڕان بارگای خۆیان گەڕاندەوە هەرێکە لە شارەکانی سلێمانی و هەولێر و دۆک. گەڕانەوەی ئەم بارگایانە قسە و باسی بوونی جەماوەر و هەڵکشان و داکشانی جەماوەری ئەو دوو حزبی بە دوای خۆی داهێنا تا گەشتە ڕووداوەکانی هەفتەی شوباتی ساڵی 2011 کە لە دوایم ڕووداوانەوە ئەدای ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و جەماوەری ئەو حزبە لە سلێمانی بۆ جێی مشتومڕوو قسە و باسی زۆرێک لە ناوەندەکانی ڕاگەیاندن. ئەدای سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی و ئەنجومەن جەماوەری ئەو پارتە بە تایبەتیش جەماوەری پارتی لە دوای ڕووداوەکانی هەفتەی شوباتەوە و چەندین تەوەری تری تایبەت بە ئەدای پارتی دیموکراتی کوردستان دەکەینە تەوەری ئەڵقەی ئەم هەفتەیە بەرنامەی بەڕاشکاوی و پرسیارەکانیشی ڕوبەڕووی عەبدولوەهاب عەلی وتەبێژ و ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارێزگای سلێمانی پارتی دیموکراتی کوردستان دەکەینەوە. کاک عەبدولوەهاب بەخێر بێت بە بەرنامەی بەڕاشکاوی. فەرمودان شە. کاک عەبدولوەهاب لە دوای ڕووداوەکانی هەفتەی شوباتەوە بە تایبەتی ئەدای ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە سلێمانی و جەماوەری ئەو حیزبە لێرە قسە و باس و مشتومڕی زۆرێک لە دەستگاکانی ڕاگەیاندن و ئەتوانی بە وردی پێمان بڵێ ئێستا بارودۆخی پارتی لە ڕووی جەماوەرەوە لە سلێمانیە چۆنە؟ سەرەتا زۆر سپاس بۆ جەنابتو بۆ ئەنارتیش بۆ دلی بۆ چاوپێکەوتنە کە هیوادارین بە ڕاشکاوە نام جەناب پرسیارەکەم کە هەمیش وەڵام بدەمەوە. لە حەقیقەت ئەم ئەنجومەنی سەرکردایەتیە پەیوەندی بە بوون و پێش و پاشی پێش کارەسات یاخود ڕووداوەکان یاخود پیشاندانەکان یان ئەو کۆبوون و جەمهۆرێکە لە سلێمانی عەلاقەی بەوە نییە. بە حەقیقەت پێش ئەوەش ئەنجومەنی سەرکردایەتیە بووە و ئەتوان بڵێم لە سلێمانی هەر نواتی ئەنجومەنی بیرۆکەی دروستکرێم ئەنجومەنی پارێزگایانەی سەرکردایەتی پارێزگاکان لە پێش کۆنگرەی سیانزە بوو بە تایبەتی لە سلێمانی کە سەرەتایەک بوو کە وەکو تەجروبەیەک وەکو ئەزمونێک بزانین تا چەند سەرکەوتوو ئەگەر ئێمە دەسەڵات بە لە شێوەی سنتالیزمەوە بکەین بە ئەنتی سنتالیزم لە مەرکەزیە بکەین بە لا مەرکەزیەوەتە دەسەڵاتەکانی وەرگانەکانی سەرۆی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پارتی تەوزیعکرێ بەسەر پارێزگاکانە و بۆ هەر پارێزگایەک سەرکردایەتی هەبێت. لە سلێمانی لەو ئەم نموزەژە پێشکەشکرا پێش بوو تەمەر کە زانین من سەرکەوتووە لە کۆنگرەی سیانزەی پارتیش ئەمە تەبەنی کراوە لە شارەکان دەستی پێکردووە تا ئیستاوی کە تەواو بووە لە سلێمانی خۆی بەردەوام هەبوو و لە کەرکووک هەیە و لە دۆکی شێوانیا سوا هەیە کە دۆک و نەینەوەیان نوێنەوە دۆ مووسڵیش بکرێ بە یەکسەر. بەڵێ ئەی لە ڕووی جەماوەرەوە پارتی ئێستا لە سلێمانیا چۆنە؟ بژۆری بەشێک لە داتاکان بێت پێ ناچێت پارتی بارودۆخی لە سلێمانی باش بێت. بە پێی ئەو داتانی کە پارتی ناڵێن زۆر چوونەتە پێشەوە بەڵام ئەوانەی ئەو داتا و ئامارەیش دەستی ئێمە و خۆشمان ئیشی تیاکەین بە ڕۆژانە تەماسمان لەگەڵ خەڵک جەماوەرە ئەیبینین لە بەڕاستی لەم ساڵی ئەخیرە دوای نەبێتە ئەوەی کە ئەمە باس لەوەی کە برادرانی پێشومان ئێمە ئەدایان باش نەبووە یاخودیان توانێ و سەرکەوتوانە کارەکان بکەنە بەڕاستی لە دوای هەفتەی شوباتەوە زۆر شت گۆڕا لێرە ینی و ئەم ئەدای ئەم هەم وەکو لەقەکان و هەموو ئەنجومەنی سەرکردایەتی کە شتای چوار لە قەژەکە لە سووری پارێزگای سلێمانی جەماوەری ئێمە ناڵێم بەو سەرکەوتنەیە کە وەکو بۆیان دروست کردومیان ڕۆژی عەبدولوەهاب عەلی وتی ڕۆژی 4000 کەسەی پارتی بەڵام لە ڕێخستی پارتی بەڕاستی تەکانێکی بەخۆیەوە بینیوە معنی چۆتە پێشەوە لە ڕووی چەندێتیەوە لە ڕووی چەندێتی و هەروەها لە ڕووی ژمارەشەوە و لە ڕووی چۆنێتیشەوە بەڕاستی چکە ئێمە زانی کە ئەو کەسانەیە نزیک ئەبنەوە لە پارتی چیان جا لەسەر ئەساسی خانەوادەی بێ لەسەر ئەساسی ئاستی ڕۆشنبیری سەقافی سیاسی خەبات تێکۆشان ئەزانینەوە خەڵکانی کێن چەندن یانیەوە هەنگێک گۆڕان بووە بەس ئەو گۆڕانینێک کە بەپێی پێویست بێ ئەو گۆڕانەژ نییە کە ئێمە خواستمانە یاخود ومێدمان پێێتی کە بچێتە پێشەوە بەڵام ئەمە لە ڕووی ڕێخستنەکانەوە بەڵام لە ڕووی جەماوەرەوە ئێمە زۆر باش هەست بەوە دەکەین کە خەڵکی ئەم دەڤەرە زۆر ڕووی جەماوەری ڕووی کردوتە ئێمە و ئەزانی بەڵێ هیچ بەڵگەیەکتان لە بەردەسایە بۆ ئەوە کە بیسەلمێنێ خەڵکی ئەم دەڤەرە ڕویان کردوتە ئێوە ئێستاکە لە بەردەممانە نییە بەڵام ئێمە تەعامل و تەماسمان لەگەڵ خەڵکە مەسەن لە کۆڕ و کۆبوونەوە و سیمینار و بۆنەوە و ئاهەنگەکان و حزوری پارتی لە هەموو ئەم شوێنانەیە و حزوری خەڵک بۆ هەموو ئەو شتانی کە پارتی ئەو چالاشی و بۆنانی پارتی پێی هەڵەسێ ئەبینین کە لە بەرزبوونەوەیکی باشە. بەڵێ تۆ ئیشارەتە بەوەیە کە ئەنجومەنی سەرکردایەتی لەسەر ئەساسی پارێزگاکان پێش کۆنگرە لە سلێمانی تاقیکراوەوە و زوونێکی سەرکەوتوو بووە
چۆن زانیتان ئەزمونێکی سەرکەوتوو بووە؟ لە پارتیدا طبعا وەکو زانی پارتی دیموکراتێکی مرکزی پیاداکە لە بەڕێوەبردننی خۆی و کار و ئیش و ڕاپەڕان و ڕێخستنەکانیە ئەم سەردەم و ڕۆژگاری کە ئێستا شتادین تەسەورەکەم ئیتر چ وەکو کۆمەڵی ئایدۆلۆژیای داخرا و چ وەکو سیستەمی بەڕێوەبردننی حیزبێک یا بە ئیداری حیزبێک لە ڕێگە لەسەر ئەساسی مرکزی دیموکراتی ئەو سەرکەوتنە بەدەست نایە ئەو شێوە نەمەڵی کارکردنە یا ستایلی کارکردە توان بڵێم مۆدێلەکەی بەسەر شووە یاخود دەبێت چارەسەر یاخود دەبێت دەستکاری بکرێت یاخود دەبێت ئیتر بە شێوە لە شێوەکان پێم بناوی پێشخستن چاکسازی تیا بکەیت ئەو مۆدێلی کە ببوورە ئەو مۆدێلی کە ئێستا پارتی پیادەیەکە پێویستە بگۆڕێ ئەوەی پێش و کۆنگرایە پیادەیە کرد پێش کۆنگرە ئێستا کە دەستمان پێکرد لە دوای کۆنگریانی بوو بە بیرەوەکەیە کە ئەبێ لە کۆنگرەوە بکەین لەسەر ئەساسی شارەکان وە ئەو سەلاحیەتە مرکزیانی ناو سەرکردایەتی پارتی و تاتی مەکتەبی سیاسی و ئۆرگانەکانی سەرۆی پارتیە دابش کرێ بەسەر پارێزگاکان بەسەر لەقەکان بەسەر خواردتر ینی هەر لە هەر ئۆرگانێک بۆ خواردتەوە تاش دەخوارەوە سەلاحەتەکان دابش بکرێ و بتوانێت ئەوەنە ئەو سنترالیزمە تونند و تۆڵی کە جاران هەبوو دەستی بەرداری بینوە بتوانین هەر کەسە لە موقعی خۆی قید بێت و خاوەنی بڕیار بێت و بەڕاستی بتوانێت خۆی تەعامل بکات لەگەڵ ئەو ڕۆژێکێتە پێشەوە لەو ناوچەیە لەو پارێزگا و دەڤەرە. ئەتوانێت ڕاشکاوانە پێم بڵێ ئایا ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە شاری سلێمانیە ئەتوانێت ببێ سەرۆکایەتی پارتی بڕیارێ بایستا لێرە بەڵێ هەمومان ناقی و سەلاحەتەمان هەیە و لە پەرۆ پرۆگرامی پارتی شات و پرۆگرامی پارێزەتایەتی کە ئەم ینی با بڵین مەرجعیە وەڵاخیرە بە نسبەت پارێزگای سلێمانیەوە بۆ مەسەلەی تەنزیم مەسەلەی فراوانکردنی مەسەلەی متابعە بەدوا چوون مەسائلی پرۆژەکانی پارتی مەسائلی کردنەوەی ناوچە زیاترکردنی تەنزیمەکان ڕێخستنەکان ئەمانە هەمووی ئیشی ئێرێ بعضێ شتی چارە نووساز نەبێ بعضە مەسائلی گرنگ لەسەر ئاستی نیشتیمانی کوردستانی نەبێ بگەڕێنەوە مەکتەبی سیاسی یان بۆ سەرۆکی حیزب یا جێگەری سەرۆکی حیزب ئەژینە باقی ئەوانەی تر لە سەلاحیەتی ئەنجومەنی سەرکردایەتەکان پێوەی کە کۆنگرە حەقی پێیەوە لە پرۆگرامیشە تەسبیت کراوە. بەڵێ بەڵام ئەوەی کە لەسەر پارتی ئەوترێت تا ئێستا جۆرێک لە مرکزیت لەناو ئەو حیزبەیە هەیە تا ئێستا وا باسەکرێت ئاخر لەبەری ئەزانین چۆن پارتی وەکو بنیانی پارتی دروستکردن و هەیکەلەی پارتی یا ستراکچەری پارتی یعنی دائیمەن التیزامێکی گەورەی بە سەرۆکی پارتیەوە هەبووە بە درێژەی دروستکردنی پارتی بە حکومەی کە سەرۆکی ئەم حیزبە دائیمەن لە خانەوادەی بارزانی بووە و ئەو احترام و ڕێز و بڕوابوونە هەبووە کە دائیمەن ئەوێ بەکو مەرجعیش بووە دوور لە حیزبایەتیش وەکو کورد وەکو خانەوادەکانی کوردستانە وەکو فترەی یانێتوان بڵێم تا ئێستاکەش زۆر جار بارزانی کە سەرۆکی پارتی کوردستان مەرجع بەڕاستی زۆر مەسەلەی گرنگ باشە بەڵام کاک عەبدولوهاب ئەگەر پارتی مەرجعێکی ئاوای هەبێ ئەیکەواتە استقلالیەتی دەسەڵاتی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە سلێمانیە لە هەولێرە لە کەرکووکە لە چیە ئێمە جنابتم کردین تەنامە لە مەسەلە چارەسن و سازەکان ئەگەڕێنەوە لەیەوە مەسەلەی ئێمە بەڕێوەبردننی خۆمان تەنزیماتمان پێشمان سزادان شاباشکردنیەکێک دەستخۆشکردنیەکێک کردنەوەی ناوچەیەک داخسی ناوچەیەک کردنەوەی لەقێک بە پێشناکردن داخستنی لەقێک هەندێک گۆڕانکاری لەسەر ئاستی ئۆرگانەکان بە پرسەکانی ئەم ئۆرگانانە هەموو سەلاحیەتی تەنانەت دەتوانن بەرپرسی لەقێ لابەرنەوە لە شاری سلێمانیە ئەتوانین لابەرین بەتوانین داوای بکەین و داوا لە مەکتەبی سیاسی بکەین کە فڵان کەس کەفائی نییە ئادای باش نییە یان لێ ڕازی نین یان پێویست دەکات بگۆڕێ لە بەرەم هۆکارانە ئەو کارەکانە مقنع بێت ئەبێت وا بێت کە دوور بێت لە مەسەلەی اجتیهادی شخصی و مەسەن ملانەی ئەوانە بینی ملوانەی حیزبایەتی یا ملانی شخصی یا دەڤەرچێتی یان ناوچەچێتی بەتاکید کە ئەگەر عینەکان مقنع بێت ئەسباب یاخوب با بڵێن ئەو هۆکارەکان مقنع بێت بەتاکید ئەتوانێت بگۆڕێت کاتە بڕیاری ئەوڵ و ئەخیر هەر مەکتەبی سیاسی ئەیە ئەگەر ئەنجومەنی سەرکردایەتی پارێزگایەکیش بێ بەرپرسی لەقێ بگۆڕێ زين هەندێک جار وایە هەندێک جار مەسەن زۆر جار کە نیشتیمانی مەکتەبی سیاسی بێ نەتێت کە ئێمە ئەو برادری کە ئێمە تەمسیلی ئێمەکە لەو لە ئۆرگانی مەکتەبی سیاسی پارتیە بۆ نمونە لە سێمای دوو هەواڵی ئێمە بەرزکە عیزەدین بەرواری بەرزکە فەرید جۆنڕی دۆزی مەکتەبی سیاسی پارتین مداندای مەکتەبی سیاسی کە لە کۆمەڵەکانی مەکتەبی سیاسی ئامادە بن و لێرەش بەرپرس و یاریدەدەری ئەنجومەنی سەرکردایەتی لە سلێمانی ڕێی ئێمە بن بۆ ئێوە ڕێوانیژیان بۆ ئێمە ینی هەم تعلیمات و ڕێنمایەکانی ئەوانێ بۆ ئێمە هەم پێشنیار و قوتەرەحات و داواکانی بەشێ بۆ ئەوان لەم حاڵەتەی ینی هاوبەشە بێ مەسئولیەتەکەەوە لەم بڕیارەکەش هاوبەشە زۆر بڕیار هەبووە لە مەکتەبی سیاسیات و معلومات ئێمە لێرە نەمان جێبەجێمان نەکردووە
پێویستمان نەزانیوە بەرژەوەندی ئەم ناوچەیە ممکنە زیاتر خوێندنەمان بۆ هەبێ زیاتر بوو بە بەرژەوەندیمان زانی بێ وەڵامان مەکتەبی سەردان ئەو خاڵە یان ئەو کەسەتان بۆ ناردوی وەری ناگرین ئەو ئۆرگانەوە دەستکاری ناکەین بێ وای لێ بکریان هەر نایکەینە مشکل بەرژەوەندی نازانین و زۆر جاری شەوی تەڵەبمان کردو ئەوان جێبەجێیان کردووە ینی پێشنیارەکانیمە لە سەدا توان بڵێم 95 پێشنیارەکانی ئێمە هەموو یاخود داواکانیمە جێبەجێ کرێ مەعەدە هەندێک شتی گرنگە کە ئەوانیش ڕەنگە هەمان بۆ چوونیان هێمەسەن بە ئێماڵێن ئەم داوای ئێوە لە شوێنی خۆیانە بە بەرژەوەندی نازانین لەسەر ئاستی حیزب یا کوردستان ئەم نوع بڕیارە بینی ئەم نوع هەنگاو بنین بە نمونە ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای سلێمانی ئەتوانێت سەربەخۆ بۆ نمونە پەیوەندی لەگەڵ زوودنەوەی گۆڕان ببەستێ ئەسا باشێر لەگەڵ باژەڕی سلێمانی بۆ هەتا ئێ من ئێستا کە بەرپرسی دەستگا ڕۆشن ڕاگەاندنم لەو ئەنجومەنی سەرکردایەتیە لە بیدایەوە زۆر جار هەوڵماوە کە بێم سەردانی کام ڕۆژنامەی کەوتوانن بەناوان وا خچوتە ئەو قەڵبۆ یان وا تەسمێ کراوە کەمە دژی سیاستەکانی پارتیە یاخود بە دۆستی پارتینێ باوە بڵێن نەدژێتی دۆستی پارتینە بۆ نمونە مەسەن من تەلەفۆن کاک ئەحمەد کردەوە من بۆ لیگن تمەن بۆ سەردانت بۆ کاک بۆ هاوڵاتی توانین بۆ سەردانتان بچین چەند جار خۆم چوومەتە کەیانیان وانە برادران دانیشتوینەوە هەم قابلم کردووە قسەمان کردووە و هیچ ڕێگریەک نییە لە بینەوەی کە ئێمە تەعاون بکەین لەسەر وەستەکان چ پەیوەندی ئێرە لەسەر ئاستی پارێزگاکە وچە لەسەر ئاستی ئەعلام وچە لەسەر ئاستی ئیدارات هەر لە هەمان کاتانی هەموو ئەو پەیوەندیانە لێرە بڕیاری لەسەر دێ و لێرە ڕسمەکە و پلان و نەخشی بەدا باش بەڵام تۆ باسی پەیوەندەکانی بەسی ئەو پەیوەندیانە کرد بەڵام لەسەر ئاسێکی شخصی باسێگر کە خۆ کردوتە ئەکرێ ئەمە ببەستینەوەی کە من لە منمە کردم چوو بەس ئێساکە نەکەوتە قاڵبی ئەوەی کە جێبەجێ بکرێ بە پرۆتۆکۆل دابنیشین بڵێن ئەمە ئیشەکانی ئەمە هاوکاریمان لەم بوارانەوە بێ لە مەجالەتانەوە بێ بەڵام هەندێک گرانی تر کردووە مەسە بۆ نمونە بە پەیوەندەکانی هەندێک زۆر هەنگاوی وا باشینەوە من ڕاگەاندن تۆزێک کەم تەرخەم بوو بینیانە چوینە پێشەوە بەپێی هۆکاری ئەو بەڕاستی ناتەبای هەیە لە بین دەستەکەی ڕاگەاندنی کوردیە بەعام منشەمە بێمە سەر ئەو بابەتە تۆ باسی ئەوەت کرد ڕەنگە ئەمە پەیوەندی بۆ هەبێت کە تۆ خۆ لە ڕاگەاندن ئیشە کردووە تەفەهومی حاڵەتی ڕاگەاندنەکەی بە تایبەتیش ڕاگەاندنی ئەهلی بەڵام هەتا ئێستا ئێمە لەو ئەندامانی مەکتەبی سیاسی پارتی لە سلێمانیە کەسیانمان نبینی لەسەر ڕاگەاندنەکان بێن چاپێکەوتنێ بکەن سەردانێ بکەن دوو قسە بۆ خەڵکەکەی خۆیان بکەن لە ڕێگای ڕاگەاندنێکی ئەهلیەوە ڕستکە دوو حاڵەتە لێرە ئێمە کوتم ینی بە حقت هەموو کەسێ ئیشی خۆی دەرێ دەستی و خۆی بەرپرسیار ینی بەرپرسیار لە خۆی بۆ نمونە من کە بەرپرسی دەستگای ڕۆشن ڕاگەاندن لەمە کاتەوە دەبێژ ئەنجومەنی سەرکردایەتیم ئەو حەقم پێدراوە کە بێ گەڕانەوەش زۆر لە سەدا 95 جارەکانش بێ گەڕانەوە بۆ ئەنجومەنی سەرکردایەتی کە ڕێی پارتی سیاسەتی پارتی لەسەر هەڵوێستەیەک لەسەر مەسەلەیەک لەسەر کێشەیەک سەر ڕووداوێک بدەن و لەو حاڵەتەیە کە ئێمە ئەو ڕۆڵەت بین و کوتەبێش و هەروکو علامیش و دەستگای ڕاگەاندن چ پێویستێکە ئیلا بێ ئەو شخصە ئیلا بێ کاک عیزەدین بێ کاک فەریدون بیانی لەبەرەوە زۆر جاریش پێمان لە ئاستی باڵایە تەمسیلی پارتیەکە لێرە یعنی ئەو ئەندامی مەکتەبی سیاسیە بەڵام کاتێ وتەبێژێک بۆ ئەنجومەنێکدان ڕێ وتەبێژە تەمسیلی کاک عیزەدینیشەکە تەمسیل ڕێی کاک عیزەدینیشەکە یان ئەنجومەنەکەشەکەی پارتیشەکە بەڵام چاپێکەوتنی ئەندامێکی مەکتەبی سیاسی جیاواز لەگەڵ وتەبێژەکە بەتەشید بێگومان ڕەنگە بۆ جەماوەری حزبەکە خۆی باشفزولەتێکی شێرەوە ڕاستەکەی وایە بەڵام زۆر جە لە برادرانی ئێمە خۆیان دانێ و دوور بە لازوە دوو بە لە ڕووناکی میدیاکان و دەستگاکان و کامێرە باشە بەڵام ئەوە ئەو هەست ینی ئەو حەزە بۆ دووربوون لە ئەزوا و لە ئیعلام معنایەوە نییە کە بەشێک لەو ئەندامانی مەکتەبی سیاسی پارتی خۆیان جیاکەنەوە یان یانێ خۆیان جا بکەنەوە لە ڕاگەاندنەکان خۆجاکردنەوە نیە بەقەدرەوەی کە من زۆر جار میسالی شەیدێکی سەرکردەکە لازم کەی ڕەحمەتە مجارەی وت کە ما چوون بۆ لای مەسەن برادرای ئەمنار کامێرە مقابل لە ئوستاد ئەیو بەس ئەوە لا بن و کامێرە لا بن چکە منەوە دۆشکە بێری ناترسم بەس لەو کامێرەتم تامێت تاقەت حەز ناکەم مقابل بکەم ناتوانم بەڕاستی ینی زۆر کەس هەیە ڕۆحیەتی مواجهەی کامێرە و ڕۆحیەتی یاخود با بڵێن ئەو ئەدائێک کە لە بەردەمی کامێرە بیکا بۆی ناکرێ زۆر جاری ژوایەکە هەر ئینسانەکە بە تەبعی خۆی من برادری مەکتەبی سیاسی زانم زۆر خەڵکی علامی خۆشە زۆر دامی دۆزگەکانی علامیەکە بەڵام خۆی تەبعی خۆی ئەڵێ من حەز ناکەم بەردەمی کامێرە حەز ناکەم ئەزوام لەسەر بێ باشە بەڵام پارتی لە سلێمانیە بمانوێ نەمانوێ لە بارودۆخێکی تایبەتایە یعنی ئێوە قەت لە ینی راپۆرتێکتان بۆ مەکتەبی سیاسی خۆتان بەرز نەکردوتوانێت کە
ئەندامانیشی مەکتەبی سیاسی بنێرنە ئێرە کە ئاوا لەگەڵ ڕاگەاندنەکان نێوانی خۆش بێ و دەرکەوێ و قسە بۆ خەڵک بکە. وڵی بە قەناعەتی مەسەن بۆ نمونە کاک عیزەدین کە خەڵکی کەرکووکەوە بەرواری ناسراوە من پێم وایە یەکێکە لەو کادرانی کە اختیارێکی زۆر باشە بۆ سلێمانی چونکە یەکەمین جارێ زۆر هەر خۆی و تەبیعی کابرێکی زۆر هونەر دۆستە زۆر ڕۆشنبیرە و مجربە و زیاتر لە ینی لەو کەسانەیە کە تۆم لە چوار کۆنگریا بەندەی مەکتەبی سیاسی هەڵبژێراوەتوانێت و کەسیشە پێشمەرگە بووە خاوەن تەجروبە و ئەزموونێکی زۆر دوور درێژە و دۆست و کەس و کار و ڕەفیقەکانی ئەوە من خەڵکی کەرکووک بەڵێ بەڵام ئەمانە هیچی بۆ پەیوەندی بۆ نییە کە بێت لەسەر شاشی بۆ نمونە کەناڵێکە لە ڕۆژنامەیەکە لە گۆڤارێکە ڕێی حیزبەکەی بخاتە ڕوو ئەوانە هەمووی بەلایەک ئەمەیان بەلایەکە بۆ شەوەیە کار بۆ حیزبەکە بەحەقەت کاک عیزەدین دایما لەو خەڵکانەیە مەسەن بۆ نمونە لەو خەڵکانەیە کە ئیشێک من دیاریکران بۆ ئیشێک حەز ناکە ئەو چاوە لە دوور متابعە ئێمە نەمانویست میسالەکە لەسەر یەک کەس بێن ئەو بەرپرسی ئەنجومەنی سەکرداتی ئێرە و عوزو مەکتەبی سیاسیشە مەجبورم منیش بۆیە باسیەوە کەمەژینە فعلان بانەمە هەر مناقەشەکە لەسەریش بێ بەڵام کاتێ من لەگەڵ ئیشەکەم کە ئەڵێ عەبدوڵڵاه عەلیمە بڕیار درراوە لەسەر ئەمری خۆیان سەرکرداتی ئەنجومەن بەرپرس و ئەوە بێت و یان دامی ئەنجومەن ئابێیان وتەبێژی ئەمە بێ ئێتر ئەو هەموو سەلاحەتەکە بەتەوە بەڕاستی بڕوای پێێتە و حەزەکە تەسهیلات بکەوە حەزەکە واز لەو دەسەڵات و مرکزیتی خۆمەنە چی ئەڵێ ئەرێ بۆ چی بۆ کوێ ئەرێ چی دوو دەرەچینەوە ئەو متابعە دەکات کوێ هەڵەیەک بوو ئەڵێ لێ ئەمە باش نەبوو یانەوە باشە وا بڵێن هێتە دوایەوە پێویستی بەو ناکرد بەڕاستی خۆشی وەکوتم کەسێکە حەزی لە ئەزوا نییە بەڕاستی ئەزوای میدیا و چاوی کامێرە و تەلەڤیزۆن و شتان بەڵێ بۆچوونی مەکتەبی سیاسی پارتی لەسەر ئەدای ئێوە لە سلێمانیا چییە؟ لەسەر ئەدای ئەنجومەنی پارێزگای سلێمانی پارتی چییە؟ ئەم فترەی ئەخیر هەم دیسانە ئەچمە سەر و خاڵە من ئەو مانەوانە پێشتر ئەداکە باش نەبوو بەڵام لە پار مانگی هەشتەوە کە لە ئابی بڵین 2011ەوە ئەم تشکیلێکی تازە لە سلێمانی دانرا بۆ کۆنە ئەنجومەنی سەکردایەتی پارتی لەگەڵ تێکەڵکردن لەگەڵ ئەو کۆمەڵە برادەری کە لێرە مابوون ئیزافەکردی 4-5 هەواڵ بۆ ئەوێ واهێنانیان من ئەتوان بڵێم زۆر باش چۆ پێشەوە ئیشەکان و کارەکان باش دەچێتە پێشەوە ئێستاش بەردەوامە و باشیە و سوڕی ئەو سەرکەوتن و باشەژەوەیە ئەم ستافە زۆر ستافێکی مسەجمە زۆر ینی زۆر لەگەڵێکە مسەجمن و بڕوابوون بێکتری هەیە خۆشەویستی هەیە ڕێز هەیە و کاری هاوبەش هەیە و جۆگرتن هەیە و ڕاوێژکردن هەیە و پرساکردن لە یەکتر هەیە بەڵێ باشە بەڵام ئەگەر ئەوە منسەجمن و کارەکان ئەوە بە باشە ڕۆشنونەتە پێشەوە ئەم گۆڕانکاریانی ئەم دواییە بۆچی کرا بۆ لێتان تێگەیەن گۆڕانکاری هەر حیزبێ هەر ئۆرگانی هەر کۆمەڵەیەک هەر تاقم کۆمەڵێگەر بەڕاستی بێ بە زیندوی بێنێ دووسێ شتێ بکە کە منێ گۆڕانکاری بەردەوام بێت نابێت ژیان بۆسە نابێت تەنزیم بۆسە نابێ بەڵام گۆڕانکاری لە کاتی پێویستە ینی تۆ لە بەردەم هەڵبژاردنێکی ئەنجومەنی پارێزگاکانەی لە پارێزگایەکە کە پێویستەوەی ئیشی زیاتر بکەی ئەمە حقەتە تۆش باسیێواکەی کە ستافێکی زۆر منسەجم بووە و شەکانتان زۆر باش بوو زۆر پێشکەوت و زۆر قسێکم بڵێەوە ئەی باشە ئەگەر وایە ینی بۆ گۆڕانکاری لۆ ستافە با لە ئەنجومەنی پارێزگای هەولێرا بیکە زۆر جار لێژە کراوە و بەردەوامیش لە کەرکووکیش هەیە و ئێمە لە مای حەو مانگی پێشوە سێ مەسوول لەقمان گۆڕاوە ینی ئەو کاگاری لە مانگی پێشوە بوو ئەوە کاک سعیداغا لە هەڵەبجە لە قی 12 و هەروەها گۆڕینی کاک دیاری و جاریش کە نەقڵکردی بۆ سەکردایەتی لە هەڵەبجە و سەکردایەتی کەرکووک و جاریشی کە بردننی لە کەرکووکەوە بۆ جاریکە بۆ گەڕانەوەی بۆ لەقی 15 خانەکەم چۆن ئێستا کاک پازڕۆ لە چۆتەوە لەقی 20 کە ئاری دیاری حسێنیش چۆتەوە سەر لەقی 15 گەرمیان لە خانەقین کە کات لە کاتێکە ئەو جێگری یاری دەدەری سەرکردایەتی ئەنجومی سەکردایەتی کە سەڵات دڵۆیە لە کەرکووک ینی لە پەرزگاکە گەرمیان و کەرکووک مەسەن بۆ نمونە بە پێی زانە بەرژۆندی حیزب لەوەیە من لابەرێ لە موقعم خاتەوە موقعەوە و متابعە هەیە و بەدواچوون هەیە لەسەر ئەدای هەریچێکمان ممکنە لە شوێنێکی تر ئیشێک بەرمە من لێرە زۆر نتوانم کار بکەم یا بجۆڵێم یان ئەو حیزب لەرا زۆر ئیسفادە بنەکە ئەم با بۆ شوێنێکی تر زۆر ئیسفادە لێ بکات لە شوێن لە موقعێکی تر لە ئۆرگانێکی تر بۆیە ئەو گۆڕانکارانە گۆڕانکاری ئاساین لەسەر ئەساسی با بڵێن معاقبە و سزادان و دوورخستنەوە ئەوەنێ کەوتە تەئویل و تەفسیرانی بۆ کرێ بەڕاستی یعنی کاک دیاری حسێن کە لە لەقی 12 ئەگۆڕێتەوە ئەبرێت بۆ حەوزەی کەرکووک بیاری دەری ئەنجومەنی سەکردایەتی خۆ محاسەبەنیە ڕەنگە خەڵکی وا تەسەووری کردووە بەڵام بەرپرسی لەقی 21 کە لە شوێنەکەی لابراوە
لە دوانێک حاڵێت لە پارتی بپرسن کە بۆ لایەن بردوم یعنی خۆی نازانێ بۆ لا لە پارتی لەو تێبێژەکانی پرسن لە منیان پرسی وتمان ئەدای کاک ناو طبعا زانێک کە ئێمە مخەولین و ساڵحێتەوەمانێک قسە بکەین لە باتی ویش لە باتی خۆشمان و لە باتیان زۆر سەکردایەتی پارتیش لە کۆمەڵێک لێدوانە بووە و دەستگاکەی ڕاگەاندن باسمان کرد کاک ئاری هەواڵێکی خۆشەویستی ئەمەیە پیاوێکی ڕۆشنبیر و بە کەفاایە نوێژوێکی خۆی و خانەوادەکەی هەیە لە خەبات تێکۆشانە وەلامان کاتیشە کەسێکە لە مووقع 2 ساڵ لە کۆنگرەوە لێ کارەکات 2 ساڵ زیاتر لێ کارەکات ئێستا حیزب بەپێویستە زانین بێتە حوزی مەکتەبی سیاسی ڕەنگە سبێنێ ئیشی ئەوگرێ داوەنی ئەو لەقی ئێستا ئیشی لێ کردووە استفادەی لێ بکات و بەپێویست زانرێ مەسەڵەن بۆ نمونە کاک فازێل هاتووە ئەنجومەی سەکردایەتی مەسئولی ڕێخستن بوو لە ئێمە ئەو بجێڕێتەوە بۆ لەقی خۆش کە ئیستیفادەی لێ زیاتر لێکرێ واتوانێت باشتر کار بکە واتوانێت زیاتر بچێتەنە ئەو جەماوەری کە ئەو ئێوە یاخود ئەو کاروبار و چالاکیانی ئەوێ جێبەجێ بکات و حیزب بەرژۆندی زانی کە فازڵ بگەڕێتەوە حیزب بەرژۆندی زانی کە دیاری حسێنی ژەکەر و کۆ بگەڕێتەوە لەقی 15 خانەقی بەڵام کاک عەبدولوهاب ینی ببوورە با لێرە لەسەر ئەوە بوەستین ینی ببوورەکە جۆرێک لە تێکەڵکردن لە وەڵامەکانە هەیە فەرموو چۆن لابردن بنمونە تۆ بەسی ئەوت کرد کە ئەم ستافی کە ئێستا لە ئەنجومەنی سەکردایەتی پارتیایە لە شاری سلێمانی ئیشەکانی زۆر باش بوو زۆر باش چوونەتە پێشەوانێ و زۆر لێتان ڕازی بوون و جەماوەتان باش بووە ئەمە لەلایەک زۆر نا بەڵام لێمان ڕازی بوون لێتان ڕازی ئاستا تمۆحیەمانێ ئەمەیان دۆسەیەک لە لایەکی کەەوە باسی واکەیت کە بۆ نمونە بەرپرسی لیقی 22 کە لابراوە حیزب بەرژۆندی ئەزانێت کە بیباتە فڵان شوێنەوە لە بەروی هەستەکە لێوێ زیاتر ئیسفادەی لێەکە ئەکە حیزبم هەستی لێلا دروست بێ کەواتە لێرە ئیسفادەی لێ نەکردووە کاتە بینەوە سەر دۆسی یەکەم کەواتە ئەمەیان ئەوەی کاگاری ئیشەکەی ئەوە باش نەبوو ئەوەی کاگاری کە حیزب بەریاری وە دەرکردووە کە لە لەقی 22 بگەڕێتەوە حوزی سەرکردایەتی لە مەکتەبی سیاسی لەوێ ئەو مەکتەبی سیاسی بڕیار ئەدا لە کوێتر ئەدای تەقیمەکە لەوێ یانی تەقیبی نهایی لەوەیە کە کاک ئاری هەرسین لە لەقی 22 گەزێتەوە حوزی مەکتەبی سیاسی لە چ شوێنێکی تر زیاتر باشتر کاریگەرتر دەتوانرێت ئیستیفادە لەم هەواڵە بکرێت لەبەرەوە ئەمە پێمان وایە و کاک ئاری چۆتە حوزی مەکتەبی سیاسی و ئەگەری ئێوە هەیە ئیشێکی زۆر باشتر و کاریگەرتر کە بتوانێت زۆر باش کورد دەڵێ ئەسپی خۆی تاوبات بەڵێ زۆر باشە پشوویکی کوردوەرێک دین و دوام پشووە بەردەوام بین لە گفتوگۆکەمان خۆشەویستانم پاژم پشووە کورتە ئەگەڕێنەوە لاتان دوورمەڕۆن